بەرپرسانی ئەم وڵاتە بە هەمومانەوە بەڵام بەتایبەت بەرپرسان ئەگەر دەیانەوێت خراپتر منان لێ نەقەومێ و دەیانەوێت هەرێمەکە خراپتری بەسەر نەیە بەڕاستی پێویستە هەڵوەستە بکەن ئێمە بۆ ئەمان لێ هات زۆر هۆکار هەن بەڵام بە بۆچوونی من ئەوە کە ئێمە باش خوا ناناسین خوا باس هەر هەڵنابڕین بۆ لای خوا لەوە بترسێ کە لە خوا ناترسێ ترس و سام و هەیبەتی خوا و ڕۆژی دواوی لێ پرسینی خوامان لە دڵدانیە بۆیە ئاوا هەموو عیباد و بیلاد بەی خۆمان دەزانین سەروەت و سامانی بن زەوی و سەر زەوی بەی خۆمان دەزانین بەی خۆمان و بنەماڵەکەمانی دەزانین پێمان وە خەڵکی دێکە گەر شتێکی بدەینەوە دەیدێنەوە خێراخۆ ئەگەر نا هیچ حەقی نییە ئێمە خاوەنین بەبیرتان دێ قەدافی چی دەگوت دەیگو من ئەنتم خەڵکی لێ ڕاپەڕی بوو لە بیرمە دەیگو من ئەنتم ئێوە چێن ئەنتم جەراثیم ئەنتم جوردان ئێوە میکرۆبن ئێوە زرجن دوایی خۆیان لە بۆڕێکدا دۆزیەوە بەبیرتان دێ سەدام چی دەگوت کاتی خۆی ئەوانی تەمەنتانە بیرتان دێ دەگو ئیدا قال سەدام قال لعراق ئەگەر سەدام گوتی عراق گوتی بەڵام ئەو درۆیشی زۆر گەورە بچکەوە سەدامە لەو هەموو عراقەدا ماڵە عراقیەکی دەست نەکەوت تێدا خۆی حەشاردا بۆ خۆی چاڵێکی لێدا بوو لە چێڵگەیەکدا لە مەزرعەیەکدا کەوە درۆیەکی گەورە بوو کەواتە من داوای برانە لە بەرپرسانی ئەم وڵاتە دەکەم ئەگەر دەیانەوێت خراپتر نەقەومێ ئەم هەرێمە خراپتری بەسەر نەیە خۆشیان عیبدارتر و گوناهبارتر نەبن با چاو بە خۆدا بجێڕنەوە با لەو قۆغ و قاوغ و قەپێرکی حیزبی و بنەماڵەیی و عەشیرەتی بێنە دەرێ وەرنە نێو فەزای فراوانی نیشتیمان وەڵڵا من بە دڵسۆزی وا دەڵێم ئەوانش کە لێم و نزیکن دەزانن دڵسۆزیانم حقد و بغض و غەرەزم لەگەڵ کەس نییە با بێنە فەزای فراوانی وڵات نیشتیمان کۆمەلگا و خەڵک زانی خەڵک لە چ وەزعێکدا لە چه حاڵێکدایە ئەم هەموو خێر و بێری هاتۆتە ئەم وڵاتەوە چکە بەدەستی ئەمینەوە نەبووە چی لێ هات لە جیاتەوەی کارگە و مەعامیلی پێدروستکەین ژێرخانی ئابووری پێدروستکەین پیشەسازیمان هەبێ کشت و کاڵمان هەبێ ئاژەڵداریمان هەبێ بەنداومان هەبێت چیمان هەبێ ئاخر من لە وڵاتە هەموو شتمان هەیە بەڵام لە منافەسە و پێشبەڕکەی حیزبی هەردوو حیزبی حکومڕان تەماشا دەکەی هەموو خەڵکەکە وەکو بەچکە چۆلەکە وای لێکراوە کە سەری مانگ دەم بگرێتەوە داخواکەی تۆزە مەعاشێکی دەخەنە دەمەوە معقوڵە 5-6 ملیۆن کەس یەک لەسەر چواری موشەخۆر بێ تەماشای دنیا بکەن لە هیچ دنیا دەشتیوان نییە ئەوە هەمووی لە منافەسە و پێشبڕکەی یەکدیدا هەی لەوەی زیاتر خەڵک وەرەی خۆی بکە بۆی پارەی حرامی بداتی پارەکەت لەکوێ ناوە مارەی داکتە میراتی بابتە یا واریداتی ئەو خەڵک و وڵاتەیە چۆن بە خۆتی ڕەوا دەبی دەستی بەسەردا بگری دوایش بە نرخی کڕینی خەڵکەکە تۆزێکیان بدەیە بە نرخی کڕینیان کە ئەو مرۆڤە خاوەنی خۆی نامێنێ خاوەنی دەنجی نامێنێ خاوەنی ئیرادەی نامێنێ وا دەزانێت فرۆشراوە و کردراوە چۆن ئەوە حکمڕانی ئاوا دەکرێت پاشان چۆن دەبێت تۆ بێنی نەفتی ئەم وڵاتە نەوتەکەی گازەکەی خێروبێرەکەی هەر زوو بیفرۆشە دەری بێنە پارەکە خەتەنگەی گیرفانی خۆت و خزم و بنەماڵەتەوە ئەی نابێ بکرکوێ لە جیلەکانی ڕابردوو نابێ بیرکوێ لە داهاتووی ئەو میلەت و وڵاتە کەواتە پێویستە هەڵوەسەیەکی جدی بکەین عەقڵیەتی حکمڕانیمان بگۆڕین چیدی تاکتیکیانە بیر نەکەینەوە چیدی وا بیر نەکەینەوە خۆمانین و چیدیش وا بیر نەکەینەوە کە زوڵممان بۆ دەچێتە سەر ئەگە هەموو تەماشای هەموو ئاەتەکانی قورئان بکەن خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان نافەوتێنین ئەگەر خەڵکەکەی ستەمکار نەبن وكم قصمنا من قرية كانت ظالمة زۆر وڵاتمان فەوتاندن کە خەڵکەکەی ستەمکار بوو هەموو پەتێک لە باریکی دەپشڕێ پەتی زوڵم لە ئەستوریدا دەپشڕێ من وەکو هۆشداریەکی دڵسۆزانە بە بەرپرسانی ئەم وڵاتەی دەدەم و بە خەڵکی ئەم وڵاتەش ئەو خەڵکەش بابەتەمای بەرپرسەکان لێ نەدەڕێ دەبێ هۆشیار و بێدار بین خۆ تۆ بەشەری خۆ تۆ کۆیلێ و مەڕنی چۆنت پێ بڵێن وا بکەی تۆ بەشەری مرۆڤی خوا هەر کامێکمانی بەجا خوڵقاندووە وكلهم آتيه يوم القيامة فردا هر کامێکمان بەتەنێ چینەوە خزمەت خوا وەرە تۆ بزانم دەخوا هەڵوێستە چی و لە بەرامبەری زوڵم لە بەرامبەر گەندەڵی لە بەرامبەر پۆخەڵی لە بەرامبەر فەساد لە بەرامبەر بەلا ڕێدابردنی گەنجەکان بزانم دەخوا هەڵوێستت چی بوو قسەیەکی خێر هەڵوێستێک تووڕەبوونێک چیت کرد چی نەکرد لێمان دەپرسێتەوە